ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی هاوکار ماتوینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەرلەبەیانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. درێژەی مانگرتنی کرێکاران لە کوورەخانەکانی ناوچەی سارۆقامیشی بۆکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە چەند شاری کوردستان. ناڕەزایەتی کادری بێداشت و بێوەرزەکانی کرماشان. چوونە سەرەوەی ئاماری بێکاری لە پارێزگای کوردستان. پەیوەستبوونی بەندکراوانی ژن لە زیندانەکانی زاهێدان و لاهیجان بە کارزاری نابۆی ئەدام و بانکێشتی نۆ چالاکی سنفی فەرەنگیانی کرمان بۆ دادگای ئینقلاب. درێژەی مانگرتنی کرێکاران لە کوورەخانەکانی ناوچەی سارۆقامیشی بۆکان. بەپێی هەواڵی گەشتوو مانگرتنی کرێکارانی شاغەڵا کوورەخانەکانی خشتبڕی ناوچەی سارۆقامیشی بۆکان کە لە ڕۆژی 19 خاکە لێوەوە دەستی پێکردووە، هێشتا درێژەی هەیە و خاوەنکار هیچ هەنگاوێکی بۆ جێبەجێکردنی داخوازی کرێکاران هەڵنەگرتووە. هەموو ساڵێک لەگەڵ دەستپێکی وەرزی کار هەزاران کرێکار بەهۆی بێکاری ڕوو لە کوورەخانەکانی ناوچەی سارۆقامیشی بۆکان دەکەن و بێبەزەیانە لەلایەن خاوەنکارەوە دەچەوسێنرێنەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، کرێکارانی شاغڵ لە کوورەخانەکانی خشتبڕی لە هەموو جۆرە ئیمکاناتێکی بێداشتی، ڕێفاهی و دەرمانی بێبەشن و لە پێناو زەحمەتێکی زۆر حەقدەستێکی کەم وەردەگرن کە وەڵامدەرەوەی هەزینەکانی ژیانیان نییە. کرێکارای ناڕازی بۆ گەیشتن بە داخوازیەکانیان لە ڕۆژی 19 خاکە لێوەی ئەم ساڵەوە لە 90 کوورەخانە دەستیان داوەتە مانگرتن و هەوڵی خاوەنکار بۆ ڕازیکردنی کرێکاران بێئاکام بوو و تەنیا داخوازی کرێکارانی 3 کوورەخانە جێبەجێکراوە و ئەوانیش گەڕاونەتەوە سەر کارەکانیان. لەو ماوەیەدا کرێکارانی چەرخکێش و قرمزداریش پەیوەست بە مانگرتنی کرێکارانی خشتبڕ بوون و داوای چوونە سەرەوەی 30% حەقدەست دەکەن. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە چەند شاری کوردستان. ڕۆژی دووشەمە 25 خاکە لێوە خانەنشینکراوانی مخابرات لە چەند شاری کوردستان و ئێران دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان، خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کرماشان، سنا، بیجاڕ و تەورێز و ئیسفەهان و چەند شاری دیکە دژ بە دۆخی خراپی ماعیشەتی خۆپێشاندانیان کردووە. ناڕازیان بە وتنەوەی دروشم خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی تەکمیلی، پەرداختی حەقی هاوسانسازی و مەزایە پیشەکانیان بوون. ناڕەزایەتی کادری بێداشت و بێوەرزەکانی کرماشان. کادری دەرمانی ئیدارەی بێداشت و دەرمانی کرماشان هاوڕێ لەگەڵ بێوەرزەکانی ئەو شارە ڕۆژی دووشەمە 25 خاکە لێوە لە ئاستۆخی خراپی پیشەوەی ماعیشەتی ناڕەزایەتیان دەربڕیوە. کادری بێداشت و بێوەرزەکانی کرماشان لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری وەلانانی جیاوازی، هاوسانسازی حەقدەست، کۆتایی هێنان بە نادادپەروەری، ڕوونکردنەوەی دۆخی پیشەیی، پێدانی بیمەی تەکمیلی و لەسەر کار دوورخستنەوەی بەڕێوەبەرانی ناکارامە بوون. کۆبوونەوەی دایکانی دادخوازی شۆڕشی ژینا لە شاری سنە. ڕۆژی دووشەمە 25 خاکە لێوە دایکانی دادخوازی شۆڕشی ژینا لە شاری سنە بۆ جارێکی دیکە کۆبوونەوە و یەکڕیزی و یەکگرتووی خۆیان بۆ دادخوازی خوێنی بەناحەق ڕژاوی ڕۆڵەکانیان دووپات کردەوە. دایکانی دادخوازی شاری سنە بە بەدەستەوەگرتنی وێنەی ڕۆڵەکانیان ڕێزیان لە یاد و بیرەوەریەکانیان گرت و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. دایکانی شۆڕژێڕی کوردستان لە پەیامێکدا دووپاتیان کردوێتەوە کە گوشارەکانی حکوومەت بۆ سەر بنەماڵەکانیان کاریگەر نییە و واز لە خەبات ناهێنن تاو کاتێک کە سەرەکەون. چوونە سەرەوەی ئاماری بێکاری لە پارێزگای کوردستان. بە پێی نوێترین ئامارەکان، پارێزگای کوردستان لە بواری ڕێژەی بێکاریدا پلەی دووهەمی لە نێو پارێزگاکانی ئێران بەدەستهێناوە. بە پێی راپۆرتە مامناوەندی ڕێژەی بێکاری لە ئێران 7.8% و ئاماری بێکاری لە وەستانی کوردستان 13.7 تۆمار کراوە، واتە ئاماری بێکاری لە پارێزگای کوردستان بە ڕێژەی 5.9% لە ئاماری کشوەری سەرترە. پەرەسەندنی بێکاری لە پارێزگای کوردستان تەنیا هۆشدارێکی مەترسیدار نییە،
بەڵکو نیشانەی قەیرانێکی گەورەی ئابووری و کۆمەڵایەتیە کە دەبێتە هۆی قوڵتربوونی کلێنی کۆمەڵایەتی، هەڵکشانی هەژاری و نابەرابەری، کۆچکردنی شارەزایان، دابەزینی بەهرەوەری و پەرەسەندنی زیانە کۆمەڵایەتیەکان. مانگرتنی خوێندکاران لە زانکۆی ئەلزەهرا. ڕۆژی یەکشەممە 24 خاکەلێوە خوێندکارانی زانکۆی ئەلزەهرای تاران دژ بە خراپی کوالەتی خۆراک مانیان گرتووە. ماوەی چەند ڕۆژە بەردەوام هەواڵی مانگرتنی خوێندکاران لە زانکۆکانی ئێران بڵاو دەبێتەوە. ڕۆژی یەکشەممەش خوێندکارانی زانکۆی ئەلزەهرا زەرفی خۆراکەکانیان لە نێو مەحەوەتەی زانکۆ فڕێداوە و بەو شێوەیە ناڕەزایەتی خۆیان لە ئاست بایەخنەدانی بەرپرسانی زانکۆ بە تەندروستی خوێندکاران نیشان داوە. بەوتەی خوێندکاران دۆزینەوەی بوونەوەر و شیشە لە نێو خۆراک سەرەتا لە زانکۆکانی ئەمیرکەبیر، زانیاری و سەنعەت و بەهەشتی دەستی پێکردووە و بە شێوەیەکی سیستماتیک پەرەی سەندووە. بە پێی زانیاریەکان لە 6 مانگی دووەمی ساڵی ڕابردوودا بەلانی کەم 240 خوێندکار بەهۆی خواردنی خۆراکی بێکواڵەتی ژاراوی و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. پەیوەستبوونی بەندکراوانی ژن لە زیندانەکانی زاهدان و لاهیجان بە کارزاری نابۆ ئیعدام. بەندکراوانی ژن لە زیندانەکانی زاهدان و لاهیجان ڕۆژی دووشەممە 25 خاکەلێوە پەیوەستبوونی خۆیان بە کارزاری سێشەمانەی نابۆ ئیعدام ڕاگەیاند. ژنانی بەندکراو لە زیندانەکانی زاهدان و لاهیجان لە ڕاگەیاندنێکی هاوبەشدا ڕایانگەاندووە کە ڕۆژی سێشەممە هاوکات لەگەڵ بەندکراوانی بەندیخانەکانی دیکەی ئێران دژ بە سزای ئیعدام مان دەگرن. جێگای ئاماژەیە کە کارزاری سێشەمانەی نابۆ ئیعدام لە مانگی ڕێبەندانی ساڵی 1402 تاویەوە دەستی پێکردووە و لە ئێستادا 40 بەندیخانە پەیوەست بەو کەمپەینە بوون و ڕۆژ لە دوای ڕۆژ پەرە دەسێنێت. بانکێشتی نۆچالاکی سنفی فەرەنگیانی کرمان بۆ دادگای ئینقلاب. بەپێی راپۆرتی شۆڕای هاوەهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرەنگیانی ئێران، نۆچالاکی سنفی فەرەنگیانی کرمان لەلایەن دادگای ئینقلابی هۆشارەوە بانکێشت کراون. بەپێی راپۆرتە ئەو نۆچالاکە سنفیە لە ساڵی 1400 تاویەوە چەند جار لەلایەن دەسەڵاتی سوپای پاسداران، پۆلیسی ئەمنیەت و لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵای داریەکانی ئاموزش و پەروەرشی شاری کرمان بانکێشت دەست بەسەر و پەروەندە سازیان بۆ کراوە. ناسناوی ئەو نۆمەعەلیمە ئازادی خوازە بریتیە لە مەجید نادری، محەممەد ڕەزا بێهزادپور، حسێن ڕەشیدی، محەممەد مستەعلیزادە، شەهناز ڕەزایی، زەهرا عەزیزی، میترا نیکپور، فاتمە یەزدانی و لەیلا ئافشار. گوشاری وەزارەتی ئیتلاعات بۆ وەرگرتنی ئەترافی ئیجباری لە ئەرغەوان فەلاحی. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران، هێزەکانی وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم بە مەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرە ملێ گوشاریان بۆ ئەرغەوان فەلاحی هێناوە و هەوڵەدەن پەروەندە سازی بۆ بکەن. ئەرغەوان فەلاحی لە ڕێکەوتی 6 ڕێبەندانی ساڵی ڕابردووەوە بۆ جاری دووهەم لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی تاران دەست بەسەر و بۆ زیندانی ئێڤین ڕاگەزراوە. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەست ڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کراوە و هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم تەنانەت ڕێگە بە بنەماڵەکەی نادەن چاویان پێ بکەوێت. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ماوەی بەندکرانی و چالاکە مەدەنیە بە شێوەی نایاسایی درێژ کراوەتەوە و هێشتا هۆکاری دەست بەسەرکرانی ڕوون نەکراوەتەوە. مەترسی لە سێدارەدانی 85 بەندکراو لە زیندانی زاهدان. بەپێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ، بەرپرسانی زیندانی زاهدان ڕایانگەیاندووە کە تا کۆتایی ساڵی 1404 85 بەندکراوی مەحکوم بە ئیعدام لە سێدارەدا. بەپێی راپۆرتە 90% بەندکراوانە شارۆمەندانی بەلوچن. کەمپەینی چالاکانی بەلوچ پێشتر ڕایگەیاندە بوو کە لە ساڵی 1403دا بەلانی کەم 101 بەندکراوی بەلوچ لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئیعدام کراون. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتیش لە راپۆرتێکدا ڕایگەیاندە بوو کە کۆماری ئیسلامی لە ساڵی ڕابردوودا 972 بەندکراوی ئیعدام کردووە کە 64% کۆی گشتی ئیعدامەکان لە جیهاندا ئاگرێتەوە. وە دوا هەواڵمان سەبارەتە بە گەیشتنی قەیرانی بڕانی کارەبا بە کەشاوەرزانی ئێرانی.
وەزارەتی وزەی کۆماری ئیسلامی ڕۆژی دووشەمە 25 خاکە لێوە ڕایگەیاندووە کە لە هەفتەی داهاتوودا بڕێنی بەرقی کارەبا بیرەکانی ئاوی کەشاوەرزی لە سەراسەری ئێران دەست پێ دەکات. بڕێنی کارەبای کەشاوەرزان لە حاڵێکدایە کە بەرهەمی جوتیاران لە وەرزی چاندنی خەرمانان و ڕەزبەری ساڵی ڕابردوو لە مانگەکانی گوڵان و جۆزەردانی ئەم ساڵ کۆ دەکرێتەوە، بەڵام وەزارەتی وزە ئاوی پێویستی کەشاوەرزان دەبڕێت و تووشی زیانیان دەکات. جوتیاران وتویانە هێشتا بڕیارەکەی وەزارەتی وزە جێبەجێ نەکراوە. کەشاوەرزان ڕوبەڕووی بڕێنی 6 بۆ 10 ساعەتەی کارەبا بوونەتەوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکە.